پێناسەی ڕەسوول چییە؟ سە باسمان کرد لە مەلائیکەکەیە لە ڕیسالەوە هاتووە، ڕیسالەی ئەڵڵای پێ لە زمانەوانیە. لە ئیصطلاح ڕەسوول چییە؟ كل إنسان أوحى الله إليه، هەموو ئینسانێکە کە الله سبحانه وتعالى وحی بۆ کردووە، الله سبحانه وتعالى وحی بۆ کردووە، کتێبی پێداوە، نیگای بۆ کردووە، بۆی دابەزاندووە، و ئەمەڕەه بتەبلیغی، فەرمانی پێ کردووە بیشی گەیەنێ بە خەڵکی. ئەمە هەمووی ڕەسوولە. ئەمە لە ئیصطلاح. نەبی چییە؟ نەبی لە لوغەیە سێ واتای هەیە. عولەما فەرموون لە نەبەئەوە هاتووە، واتە خەبەری پێگەشتووە، خەبەرەدە، هەواڵی پێگەشتووە. نەبەء یعنی خەبەر. و هەندێک تریان فەرموون لە نەبووەوە هاتووە، یعنی بەڵندی، یعنی الله جل جلاله لەو پای بەڵند کردوێتەوە لە ناو خەڵکی. و لە چی کەشەوە هاتووە؟ لە نەبیەوە هاتووە کە الطريق المسلوك، ڕێباز و ڕێگایەک بۆی دیاری کراوە کە لەسەری بڕوا و خەڵکیش بەدوایە بوو. مە لە زمانەوانیە. طبعا لە زمانەوانیە ئەشاعیرەکان ناڵێن نەبی بریتیە لەوە، ئەڵێن نەبی بەزەوەی خەبەری پێدراوە، دانانێن بە ڕیفعەتی مەکانە و دانیژنانێن بە طریقی مەسلوکیە، شوێن کەوتن معلوماتان باقلانی واڵێ وەکو سمنانی لێوەی نەقڵەکە، ئەڵێ مەرجنیە پێغەمبەران لە باشترینی ئینسانەکان، ئەگونجێ خراپیش بناڵش بژێت واڵێ وعقیدەیانە، بەس باوەڕیان بەوە هەیە کە لە نەبەئەوە هاتووە دوو زاراوەکەی تر ڕەتەکەنەوە، زاری سونە و جەماعەت هەر سێ زاراوەکە قوبوڵەکەن. بەکاڵین دینیە شاعرە دینێکی ترە خەڵک عەجایبی لێ، لە هەموو شتێکە جیاوازن لێ. پاشان لە ئیصطلاح نەبی چییە؟ نەبی دوو تعریفیان بۆ کردووە: من أوحي إليه بشريعة ولم يؤمر بتبليغها. كم تعريفان زۆرێک لە زانان لەگەڵیان، بەڵام زیاتر زانان کەم تعریفیان قبول کردو، یعنی ئەو کەسەیە کە شریعەتێکی بۆ هاتووە بەڵام فەرمانی پێ نەکراوە بیگەێنێ، بەس بۆ خۆی هاتووە. تعريفي دوميان أفرموا من أوحي إليه وأمر بتبليغ شريعة من قبله، بريتلو إنساني كالله جل جلاله وحي بونادو فرماني بيك دو شريعتي بيجو يخوي بقياناته أو نبي. سبون منا بني إسرائيل هزاران پیامبریان نبو، بەڵام هەمویان تەوراتیان گەیانوێتەوە بە خەڵکی، ئەوە نەبی. بەڵام لە ناویانە هەندێکە بۆ ڕەسوول بووە، عیسا ڕەسوول بووە، تەوراتیشی گەیاندووە، ئینجیلیش پێ، یعنی نەبیش و ڕەسوولیش بووە. یعنی سێرەکەی بە هەمان شێوە زەبور کە بۆ داود هاتووە، نەبیش و ڕەسوولیش بووە، تەوراتیشی گەیاندووە، زەبوریشی گەیاندووە. ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم نەبیش و ڕەسوولیش هەموو شریعەتەکانی بۆ کراوەتەوە لە قورئانە گەیاندوێتی و جگە لەوەش زیادەشی گەیاندووە. ئەبۆ شێوەیە